هەر سەبارەت بە ئاساییکردنەوەی دۆخی شنگال و گەڕانەوەی ئاوارەکان بۆ شنگال گفتوگۆ لەگەڵ بەڕێز پیردەیان جعفەر بەڕێوەبەری کۆچ و کۆچبەرانی دۆک دەکەین. بەڕێزیان لە دۆکەوە لەگەڵمانە. بەڕێز پیردەیان سڵاوت لێبێت، دوایین هەوڵەکان چین بۆ گەڕانەوەی ئاوارەکان بۆ شنگال و ئاساییکردنەوەی دۆخی شنگال؟ gelek spas bo vê derfetê heqîqet mesele gerandan xelkê bo şingalê bo ciwarê wan ya girêdayî ye rêkevna şingalê ve ew rêkevna şingalê rastî gelek bendaya pêk hatî bû. Êk şu an benda ew e ku îdara şerî vegerte şingalê dido ew hêzê neşerî nêv bacêra bêne vekêşan da ku ev bombebarana firokê Tirkiye nemîne hêcetayê nemîne ku xelkek wê derê rastî xêzan bine qurbaniye. Sisê 2500 keşî bêne damezrandin ser sirkê polîsa û supayê Iraqê ew xwe emniyeta xwe parêzin. Mixabinî ev 2 sal tê perîn ev rêkevne yek bendayê nehatê cîbecîkirine. Sebaret seredana wî şandê îro berêz Kerîm Nûrî birîkarê Wezareta Koç û Koçbera seredana rêveberiya me kir rêveberiya Koç û Koçbera paşan seredana her du kempê Keberto êk û dû kir. Rastî nêzik jî berê xwe da kêm û kasiyet wan ka daxwaziyê wan çina meşî wek rêveberiya Koç û Koçbera hemahengî gel dezgehê Xêrxwazê Barzanî lîsteke rêkûpêk amade kirbû me radestê cenabî kir. Mixabinî her şandegî hikûmeta federal wextê seredana awarat kir seredana kampat kir em tenê bîne wek rîklama xwe hindek resmat girin û sozadin û vegerine ciwarê xwe çi sozê xwe bicî nayînin. Wekî cenabê amaje pê daye ve 2-3 kabîne hane pêkîna kabîneta hikûmeta Iraqê. Her kabînek bê jî û sozat te xelkê şingalê yan ku rêkevnê gel hikûmeta Herêma Kurdistanê dikita doxa şingalê aram bikin. Mixabinî şiklekî pratîkî heta vêga yek aliyê wan ciddî serî babetî بەڕێز پیردەیان یانی یەکێک لە هۆکارەکانی کە ئاوارەکان نەگەڕانەوە زێدی خۆیان ئەوە بووە کە ئەو هێزە چەکدار و میلیشیانەی کە لەوێن هەن ڕێگرە دۆخەکەی شنگالی تێکداوە لەوەی کە ئاواران بیانێ بگەڕنەوە شوێنی خۆیان. دوایین هەوڵەکان چین بۆ ئەوەی ئەم گروپە میلیشیانە لەوێن نەمێنێن. چی کراوە بۆ ئەمە؟ بڕاستی چارەسەریە بنەڕەتیە vê êrişa şingalê ew e fişar bêne xistin ser hikûmeta Iraqê vê rêkevna şingalê bête cîbecîkirin. Heta rêkevne nête cîbecîkirin ew milîşiyat li wê derê bin xelkek newêre ji ber zarokê xwe ber xêzanê xwe vegerte ciwarê xwe tu dibînî par dûyî heyva 5 şerekî 3-4 saeta rûda dîsanê dubare 10740 kes dubare qesta Herêma Kurdistanê kirin dîsanê aware bûn. Lewmanê jî باوریە خەلکێکی نینە هەتا سەداسەد ئەو ڕێکەمنا شنگانێتە جیبەجیکردن یان کو ئەو میلیشیاتە نێوە بەکێشان نێ باجێ ڕادە بارەگان نێ باجێڕدە خەلکێک مەترسی سەر خێزانیان هەیە کو هەر بەدەگی جارێکی فڕۆکێت تورکیا بە مەباران کردە و خەلکی سوید بێتە قوربانیە. زۆر باشە کەواتە ئێستا ینی هەموو جار دەڵێی کە ئەمە چەند کابینەیە دەگۆڕێ و هەر بەڵێن دەدات و دوایی بەڵێنەکان ناگەێنێتە سەر. ئێستا دوایین هەوڵەکان چین ینی فعلەن ڕۆشناییەک هەیە ومێدێک هەیە لەوەی کە هەم ڕێکەوتنەکە جێبەجێ بکرێت یاخود فعلەن ئاوارەکان دەگەڕێنەوە ئەم شاندەی کە سەردانیان کرد ینی هیچ بەڵێنێکیان داوە؟ بەڵێ ڕاستی گەلک هاریکار بوو وەک ئاخەفتن لێ ئەم چاوەڕێنە پراتیکی بێتە جیبەجیکردن. ڕاستی ئەو داخوازی گوتکەی ئەمە جێبەجێ دەکرێت ناوی سەردانە وەخت تهدید نەکرد بەس گۆ کاتی بەگەرمە بەغدا سەدا سەدی هەمووی هەولی خودم و ئەف ڕێکەوتنا شنگال بێتە جیبەجیکرد. باش ئەگەرم پرسیارە لە تۆ بکەم ئەوە ئومێدتان بەم ئاخەفتن و قسانە هەیە؟ ینی ئەمە چەندەمین جارە بەڵێن دەدرێت دەڵێ هەوڵ دەدەین چاچی دەکەین ڕێکی دەخین. ئێوە وەکو خۆتان هیچ ئومێدێکتان بەم قسانە هەیە ئەم شاندەی کە سەردانیان کرد باوەڕ بە بەڵێنەکان ینی جێ ئومێدە بەڵێنەکانیان؟ ڕاستی وەک شخصی من لە 2014 هەتا vêga ez karê awarat kim xizmeta awarat kim wek rêveberê kempê paşî dezgehê Xêrxwazê Barzanî vêga jî wek rêveberê Koç û Koçber bi heqîqet min hîç bawerî nîne
ئەفشاندێ حکوومەتە عراقی تێن سەردانە کەمپاتکن و بەلێ نادن ئانک و سۆزادن هیچ سۆزی خاتاوێگە جیبەجی نەکەنە بەڕێز کازمی بەری چەند ساڵە شخصیا خۆ سەردانە کەمپا قادیا کرد هەوی وەختی دەگوتە ئاوارە سۆز بە هەتا ساڵێک ئێک شۆروان کەمپان نەمین مخابنی کانێ یعنی مەدوێت خەلکێ باوەری نەمایە حکوومەتە عراقی تایبەت خەلکێ شنگارێ لەو ماتبینیە ڕاستی وێگە گەلک بەرێ خودنە کۆچکردە دەربەی وڵاتیش بەرک و ئۆمێ داوان نەمایە حکوومەتە عراقی هەر نەقل سۆزادنە و ئۆمێدێک شوارە نەمایش و شنگار ئارام بن لەومانێ ئەv خەلکێ مەی قستا دەربەی وڵاتکن ئەگەرشی ئەون بارا بتری باشە پێم بەڕێز پیردەیان ینی ئەگەر ئومێدەکان بەو شاندانەی بەغدا یاخود هەر بە بەغدا ئەوەندە لاوازە ینی ئەی لە بەرامبەردا چ ئومێدێک بەهێزە بۆ ئەوەی کە ئاوارەکان بگڕێنەوە شنگال و دۆخی شنگالیش ئاسایی بێتەوە چ ئومێدێکی بەهێز هەیە بۆ ئەمە بڕاستی بیا ئەو دەولەتی زلهێز یان کو ڕێکخراوێت خێرخواست وەک UN فشارێکی بێخنە سەر حکوومەتە عراقیدا و بکارە دوێ ڕێکەفدا شنگال جیبەجی بکرد پراتیکی خەلکێک ببینێ چاویخوا ئەو هێزێن نەشەرعی بێدەوە کێشان دەڤەرێ هەروسا خەلکێک بێتە قەرەبووکردن تاویزکردن هەروسا خەلکی شنگالیشی بینە دامەزرانە سلکێ پۆلیسا سلکێ سوپای عراقی بکارن ئەمنیەتە خۆ پارێزن ئەوە خۆبخوا ئەفخالە هەمی دێبنە ئەگەرە خەلک بەگەرتە جوارت هاگەرنا دیدنا من خەلکێک ناڤەگەرت ویشیوەی ڕۆژانە نۆ ڕاستی بەگەر هەیە ینی 10 خێزان 15 خێزان لێ نایەتە قیاسکەن 6,000 خێزان لە هەرێما کوردستانی ژین تایبەت پارێزگا دۆکی و ئیدارە سەربەخوازا خۆ گەلک جاریشی ئەودە عکسیەشیە کاتیت بەگەرنە جوواری خۆ جاگەدن لێ دەرێ تووشی هەندێک ئەوات بنەجات بەگەرنە هەرێما کوردستانی قەستا حکوومەتە هەرێما کوردستانی و هەرێما کوردستان بکن چەند ناف کەمپا دەیان دەربەی کەمپا بەڵێ بەڕێز پیردەیان جعفەر بەڕێوەبەری کۆچ و کۆچبەرانی دهۆک لە دهۆکەوە لەگەڵمان بووی زۆر سپاس ماندوو نەبی بەڕێز پیردەیان